سڵاوتان لەبێ لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتان نابین لە زنجیرە ڤیدیۆکانمان وەکو بەڵێنمان پێدا بوون لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی دەرمانسازی یاخود کۆلێژی پزیشکی بەشی دەرمانسازی بۆ ئێوەی خۆشەویستەکەین لە سێ شاری هەرێمی کوردستانە لە سێ زانکۆیە کە هەمانە بەشەکانیان کۆنمرەکانیان وە لەکوێ هەیە و پاڕالێل و ئێواران و زانکۆڵاینی چەندە لە ڤیدیۆدا بینەری بن بە هیوای ئەوەی سوودتان پێ بگەێنێ. سپاس بۆ لایک بۆ کۆمنت بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان و هەروەها هاوڕێیانتان لە یاد مەکەن با ئەوانیش سوودمەند بن.